سڵاوتان لەبێت دیارە بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە باس لەوە کاتن بەهۆی کارکردن لە یەکێک لە پرۆژەکانیان کەوا پرۆژەی دەواازەی شارە بەهۆی دروستکردنی و بەرزە پردا لە دەواازەی شوار پرۆژەکەیان پێویستی بە کار تێداکردن و گواستنەوە ئەبێتن بۆیە بۆ ماوەی 3 ڕۆژ بەشێک لە گەڕەکەکانی ئیدارەی سۆران ئاویان بۆ ناچێەوە بێ ئاو دەبن و ئاگاداریەکان بۆ ئەو بڵاو کردوێتەوە کەەوە هاوڵاتیانی ناوچەکە دەست بە ئاوە بگرن. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ئەو بابەتە ئەچمە لای کاکسەنار ڕوستایی. کاکسەنار ئەگەر بیتە ئێرە بەڕێوەبەری بەشی چاکردنەوە لە ئاوی بەڕێوەبەراتی ئاوی سۆران سڵاوت لێ بێتن چەند ڕۆژ هاوڵاتیانی سۆران بێ ئاو دەبن و گەڕەکەکان چین؟ ئێوەش بەخێر بێن بۆ گاندنی ئەو پەیامە دیارە بەهۆی دروستکردنی ئەو شەقامە ئەو مەسەرپلانەی لە زارگەری لۆ سۆران شەقامی گەورە دروستکردنی بەرزە پردێک ئەوە بوو کە بۆڕیمە بۆڕی دەینجی دوو دانیان بۆڕێکی 16 ئینجی سێ هێڵی سەرەکی زارگەری سۆران بوویتە بربەست لە بەردەم ئەو شەقام. ئەوەش لەسەر ڕاستپەردەی بەڕێوەبەراتی ئاوی سۆران هەستین بڕیاریان دەکا بۆڕیانە بجوێزینەوە وەزایدان زیادکردنی دوو بۆڕیت کە بۆڕێکی 16 ئینجی بۆڕێکی 10 ئینجی لەوەی لۆ داهاتوو خۆتە نەزانن وەکو ڕاگاندن ڕۆژانە ئەو شارە بەرفراوانە بی ئەوە بوو کەوانێک کە زیانمەند دەبن لەو ڕاگررتنی ئاوە کە لە ڕۆژی شەمە دەست پێەکەن ئەستە بواری جێبەجێکردن گواستنەوەی بۆڕی دوو بۆڕی 10 ئینجی لەگەر بۆڕی 16 ئینجی بیتەوەی دەبێت ڕێڕەوەکەیان بگۆڕین. بۆیە داوا لە خەڵکەکەین لە ڕێی بەڕێزەکەتان گەڕەکی باپشتیان دەوروبەری مستەشفای ئاشتی گەڕەکی بەختیاری خوار تەرفلایەتی ڕێخستن ئازادی تەواوی ئازادی ئەوانە لە شەمە تا دووشەمە زەرمەند دەبن لە ئاو. بۆیە لە ڕێی کەناڵی بەڕێزەکەتان داوا ئەکەین کە دەست بە ئاو بگرن ئەو 3 ڕۆژانە. ئەم پرۆژەیە گواستنەوەی ئەم بۆڕیانە هیچ کاریگەری لەسەر باشبوونی ئاوەکە یاخودتەنها لەبەر چاکردنی و بەرزە پردا گوازرێنەوە؟ خۆی گواستنەوە بەڵێ ئەو بربەستە لە بەردەم ئەو بەرزە پردا گۆڕینی ڕێڕەوی بۆڕیەکەمان بەڵێ یەک حکمەتی کەی تێدا ئەویش ئەوەیە دوو بۆڕی 10 ئینجی بۆڕیەکی 16 و بەڵام ئێستا ئێمە چمان کردە لەگەر گواستنەوەی ئەو بۆڕیە دوو بۆڕیت کەشمان زیاد کرد یەکیان 16 یەکیان 10 ئینجی. ئێستا بوویتە هێڵی زارگەری سۆران بوویتە 5 بۆڕی. بەشێک لە گەڕەکەکانی سۆران ئەم ساڵ گرفتی ئاویان هەبوو ئاو کاتژمێر و نیوێکیان بۆ ئەچوو هاوڵاتیان داوای زیاتریان ئەکرد. ئەم گرفتە چۆن چارەسەر ئەکرێتن؟ پرۆژەکان پێویستیان بنوێکردنەوە نییە؟ خۆی گرفتیمە ئەوەیە ئێمە چەند مانگێکە ماسەرپلانێکماندانا لە بەڕێوەبەراتی ئاوی سۆران کە هەفتانە 2 کۆبنەوە 3 کۆبنەوە ئەکرێن. ئێمەش وەکو ئەوەی کە ماسەرپلانەکەماندانا لەسەر ئەو کێشە و گرفتانەی کاوینان ڕوبەڕووی هاوڵاتیەکانمان ئەبیتەوە. گرفتی گەورەمان ئەوەیە کە وەختی خۆشەبەکات دانرا لە سۆران چونکە ئەو شارە زۆر بە مدەیەکی کەم گەورە بوو 50 مار بووە بۆڕی 3 ئینجیان لۆدانا شەبکاتی 3 ئینجی بەڵام ئێستا بوویتە 150 مار 200 مار تاوان پێویستی بەوەیە کە ئەو شەبکاتە بگۆڕێ لە 3 بکرێتە 4 لە 4 بکرێتە 6 لە 6 بکرێتە 8. بۆیە ئێمە هەفتانە 2 کۆبنەوەمان هەنا لە بەڕێوەبەراتی ئاوی سۆران بە هاوبەشی لەگەر ئیدارەی سەربەخۆ بتوانین پلانمان هەبی لۆسارەکانی ئایندا کە بتوانین هاوڵاتیەکانمان ڕزگار بکەین لەو کەمی ئاوە. زۆر سپاس بۆ کاکسەنار ڕوستایی بۆ پێدانی زانیاریەکان لەسەرم بابەت. زۆر سپاسی ئێوەشەکەم کەو پێمەتان گاند پێوای سەرکەوتنتان لە ئەخوازم. زۆر سپاس. بەڵێ ئەمە بەگشتی وەک کاکسەناری شاماژەی پێدا بۆ ماوەی 3 ڕۆژ هاوڵاتیانی بەشێک لە گەڕەکەکانی ئیدارەی سۆران بەهۆی کارکردن لە پرۆژەی دەواازەی سۆران کەوا بەشێک لە بۆڕیەکانە گوازرێنەوە بۆ ماوەی 3 ڕۆژ ئاو ناگاتە بەشێک لە گەڕەکەکان بەڵامەتەواوی زانیاریەکان بوون. من ئەگەڕێمەوە لای ئێوە.